وەزیری دەرەوەی ئەمریکا مایک پامپێۆ کۆبوونەوەی لەگەڵ ڕێبەرانی عێراق پێکهێنا هەوڵیدا سەر لە نوێ هاوپەیمانی ئەمریکا مسۆگەر بکاتەوە و پشتیوانی بۆ بەرەنگاربوونەوەی ئێران لە ماوەی حوتویەک سەردانی خۆرهەڵاتدا زیاد بکات. سەرۆکوەزیری عێراق سپاسی ئەمریکای کرد کە لە شەڕی داعشدا پشتیوانی کردووە. سەبارەت بە وەزیری دەرەوەی ئەمریکا پۆمپێۆ هەڵبەت ئەو هاوپەیمانە ئەو نوێنەری وڵاتێکی دۆستە ئێمە گەلێک خاڵی هاوبەشمان هەیە ئەوان لە هاوبەندیەکی نێونەتەوەییدان کە لە شەڕی داعشدا لێرە یارمەتی بە عێراق دەکەن. ڕۆژێک پێشتر لە ئەمان پامپێۆ ڕێبەرانی ئەو وڵاتەی دڵنیا کردەوە کە ئەمریکا تێدەگات کە گەورەترین هەڕەشە بۆ سەر هەریمەکە تێرۆریستانی داعش و ئێران و هیچ مەبەستی نییە خۆرهەڵاتی ناوەڕاست بەجێبێڵێت. بڕیاری سەرۆک بۆ کێشانەوەی سەربازانمان لە سووریا لە هیچ ڕێگایەکەوە کاردانەوەی لەسەر توانایی ئێمە بۆ ئەنجامی ئەو کارە نابێت و لەو ڕۆژانە و حوتەکانی دابێت دەیبینی نەک تەنیا هەوڵ دیپلۆماتیمان بەڵکو هەوڵەکانی بازرگانیشمان دووهێنە دەکەین بۆ ئەوەی گوشای ڕاستەقینە بخەینە سەر ئێران بۆ ئەوەی مەبەستەکانی دیاریکراو بەدەست بێنین. هەنگاوی دووهەم لە سەردانی پامپێۆ مێسرە شوێنێک 10 ساڵ پێش سەرۆک ئۆباما لەسەر ڕێبازی ئەمریکا لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا گوتارێکی گرنگی لە قاهیرەدا پێشکەش کرد. کارناسان دەڵێن سەرۆک ترامپ بەرامبەر بە ئێران ڕێبازێکی زۆر جیاوازی گرتوۆتە بەر بەڵام وێ دەچێت هەردووک سەرۆک لە زیادکردنی ژمارەی سەربازان لە هەریمەکەدا دوودڵ بوونە. هەروەها لەسەر بابەتێکی دیاریکرا و بەردەوام ڕێباز دەبینرێت ئەویش کەمکردنەوەی مەترسیە کە ئێستا هەیە و سەردەمی بەڕۆبەرایەتی ئۆباماش هەبوو کاتێک هێزەکانی ئەمریکا نێردران کاتێک ئەمریکا تێکەڵاوی بنیادنانەوە بوو ڕێبازی دەرەوەی وەک کارێکی کۆمەڵایەتی بەکارهێنا بۆ ئەوی کاروباری نێوخۆی وڵاتێکی عەرەبی دووبارە دروست بکاتەوە لە نێو خۆدا گرژی و ناکۆشی تێدا بوو ئەمە لە سەردەمی بەڕۆبەرایەتی ترامپیشدا هەر درێژە هەیە. کارناسان چاودێری سەردانەکانی پامپێۆ بۆ وڵاتی سعودی و هەموو وڵاتانی ئەنجومەنی هاوکاری کەنداو دەکەن.